اما کور خلوار بپارسن جنگ به هاوکاری لگر راگرات پیمانگای تکنیکی تایبەتی ڕواندەست ئەمڕۆ لەگەر قای مەقامێتی قەزای ڕواندەست هەستاین بە هەلمەتی چاندنی بەر و هەروەها بەسڕاگرتنی ڕۆژی جیهانی چیە هەرێمی کوردستانیش وەک دەزانین کە هەرێمێکی چیایە و زۆربەی چیاکان لەو هەرێمی کوردستان دەگرێتەوە بۆیە ئەمڕۆ سمینارێکی زانستیمان بۆ دوو مامۆستای زانکۆی سووران ساز کرد لەسەر گرنگیی هەروەها ڕاکێشانی چیا بۆ گەشتیاران بە تایبەتی ئێمە بتوانێت سوود لە چیاکان وەربگرین لە ڕووی مرۆیی ژینگەی و سروشتیەوە هەروەها هەلمەتێکی بەڕووچاندنێک کە ئەمڕۆ لە سەرتانسەری کوردستان نزیکەی 2 ملیۆن و 500 بەڕوو ئەچێنرێتن ئێمەش بە خۆشحالیەوە لە قەزای سووران چۆمان مێرگەس و ڕواندەست کە ئەمڕۆ لە ڕواندەزەوە دەست پێ کرد نزیکەی 1000 بەڕوو دەچین و لە ڕۆژهانی داهاتوو لە شارۆچیەکانی تری دەڤەری سووران بەردەوام دەبێت گرنگی بەڕووەکو چاندێن بەڕوو یەکێک لەو دارانەی کەوا ڕێژەیەکی زۆری ئۆکسجین لە تەمەنی گەشتکە لە کاتی گەشتکردنیدا تاوەکو پێ دەگات تاکو لە ناو دەچی ڕێژەیەکی زۆر لە ئۆکسجین فڕێ دەداتە هەوا مەش زۆر گرنگە لەو مرۆڤ چونکە مرۆڤ لە شوێنێکدا دەژی پێی دەوترێت زەپۆش یاخود زەویەکە کەوا بەرگێکی هەیە لەو بەرگەشدا مرۆڤ ئۆکسجینی تێدا وەردەگری ئەوانەی کەوا زۆر ڕۆڵ دەبینین لۆ فرێدانی ئۆکسجین دارەکانن داری بەڕووشتێکی لەو دارانەی کەوا ساڵانە ڕێژەیەکی زۆر لە ئۆکسجین فڕێ دادە هەوا ئەوەی کە بەپێ راپۆرتەکانی ئێستا کە سەبار بە مەترسیەکانی پیسبوونی ئەو هەوایی کە مرۆڤ هەڵی دەمژێ تا ساڵی 2030 نزیکەی 30 ملیۆن تەن دوان ئۆکسیدی کاربۆن فرێدە بەرگە هەوا ئەمەش پێویستی بەوەیە ڕێژێکی زۆر لە دارستان لە دارەکان بچێنین بەتابەت داری بەڕوو چونکە تایبەتمەندی داری بەڕوو ئەوەیە کە بە ئاسانی لە ناو ناچی هەروەها ڕێژێکی زۆری ئۆکسجینیشمان بۆ دابین دەکات کە مرۆڤ پێویستی بێتی بەمەش وا دەکات کە مرۆڤ لە ڕووی مەترسی پیسبوون و ئەو سیانێکەوە دەگرێت و ڕێژێکی زۆر لە مادەی ژەهراوی هەڵ نەمژێت و ژیانێکی بەردەوام بێت لەسەر ڕووی زەوی ئەوەی کەوا گرنگە با دووشت تێکەڵاو نەکەین چاندنی یاخود زیادکردنی ڕووپۆشتی سەوزایی لە هەر ناوچەیەک گرنگ و پێویستە چونکە مرۆڤ لە ئێستادا ڕێژەی شان بەشانی چالاکیەکانی خۆی ڕێژەی فردانی گازە پیسکەرەکان ئەوانەی کەوا زیان بە مرۆڤ دەگەێنن لە هەوادا زیادی کردووە بەمەش وا دەکات کە بۆ ڕێگەگرتن لەو مادانە پێویستە ڕێژێکی زۆر لە ڕووبەری سەوزایی بچێنین بەتابەت داری بەڕوو کە یەکێک لەو دارانەی کەوا چاندنەکەی یاخود ئەو بەرومە ناوخۆی هەرێمی کوردستان ناوچە شاخاویەکان زۆرە بەرومەکەی بە ئاسانی دەستمان دەکەوێت و بتوانین لەو لایەنەوە ڕێژێکی زۆری دارەکان بچێنین کە بەمەش وا دەکات هەم ژینگەما پارێزراو بیت هەم دیمەنێکی دڕفێن و سەوزایەکی زۆرشمان لە هەرێمی کوردستان بەتابەت هەرێمی چیایی بەتابەت لە پارێزگای هەولێر نیشان بدات کەمەش سەرنجێکی زۆری خەڵک بۆ ناوچانە ڕوودەگات کە ناوچەیەکی سەنگزاوی و شوێنی حەوانەوەی مرۆڤن دائیمەن ناوچەی چیایی هەروەکو لە زۆربەی پەرتووکەکانی زۆربەی و کەسانەی کەوا خەباتێکی زۆریان کرد دەڵێت چیاکان پشتی چیاکان بە پشتی خۆت بە پاڵپشتی کووردا دەندرێن چونکە هەمیشە دووچاری کۆمەڵێک لە مەترسی بوونەتەوە سەبار بە وڵاتەکانی دەوروبەری یاخود ئەو ڕژێمی ڕووخاو ڕژێمی بەعەز دایمەن کورد لە ئەو بزافتێکەوە کردیەتی لە ناوچەی شاخاوی بووە لێیەش ناوچە شاخاویەکان و بوونی ڕووپۆشی ڕووەکی گرنجێکی زۆری بەو بزافە کوردیە کردووە هەم لە ڕووی ئاو هەواوە هەم لە ڕووی ژینگە پاکیەوە کەوای کردووە کەوا لەو ناوچانە چاڵاکی خۆیان بۆ گەیشتن بە مافەڕەوەکانی خۆ لە ناوچە بەتابەت ناوچەی شاخاوی ئەنجام بدەن.